لەگەڵ ئەو هەموو ڕێکەوتنانەی لەگەڵ دەوڵەتی عێراق ئەنجام دراون، بەڵام دۆخی کورد لە کەرکووک و تەواوی ئەو ناوچانەی کە پێی دەڵێن ناوچەی کێشە لەسەر ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. داعش لەلایەک بە تەواوی چالاک بۆتەوە و هێزە عێراقیەکانیش ناتوانن بەرەنگاریان بکەن و ئەوانش هەر پەلاماری کورد دەدەن. ئەمڕۆژ عەرەبی هاوردە وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو 400 عەرەبی هاوردە بە پشتیوانی سوپای عێراق و بافیتی پارێزگاری کەرکووک پەلاماری گوندی پەڵکانیاندا و چەندین کوردیان بریندار کرد. کەواتە دۆخی کەرکووک بەرەو کوێ؟ مەبەستم دۆخی کووردە لە کەرکووک دەگاتە کوێ؟ دەمانەوێت هەندێک پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین و قسەی زیاتریش لەسەر ئەو بابەتە بکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد خورشید، یاریدێدەری بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان. ڕاستەوخۆ لە بنەسڵاوەوە لەگەڵماندایە کاک دکتۆر محەممەد، شەوتان باش، جەژنیشتان پیرۆز بێ. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بە دڵنیام بۆ خۆداگاداری ئەمڕۆ عەرەبی هاوردە بە پشتیوانی سوپای عێراق و بەدەست لە پشتدانی ڕاکان جبووری بۆ جەژنە پیرۆزە چوون بۆ گوندی پەڵکانە بەدار و بەرد و ئاسن. جەژنانەیان لە کورد کرد و زیاتر لە 20 کەسیان بریندار کرد. ئەگەر دۆخەکە بەم جۆرە بڕوات چی لەو کوردانەیە ئەوێ دێ؟ بەناوی خوای گەورە، کاکە حاکم سڵاو بۆ جەنابەت بۆ بینەرانی بەڕێز. سەرەتا جەژنی ڕەمەزان پیرۆزەکەم لە جەنابی سەرۆک بارزانی و خانەوادەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان، هەروەها ئاوارە سەربەرزەکان و هەموو کوردستانیان و خەڵکی کەرکووکی خۆڕاگر و دڵی کوردستان بە تایبەتی. سوپاس بۆ ئێوەش کە لە یەکەم ڕۆژی جەژن بەڕاستی بۆ گرنگیەوە احتمام بە بارودۆخی ئەو ناوچانە ئادەن. بەداخەوەکو لە هەواڵەکەش هات کە بەداخەوە ئەمڕۆ سوء ئیسفادە کراوە لە جەژنی پیرۆزی ڕەمەزان و خەڵکێکی عەرەبی هاوردەی تعریب چوونەتە سەرگوندی پەڵکانەی خۆڕاگر و خەڵکی خۆڕاگری پەڵکانە توانیویانە جارێکی تر بەرەنگاریان ببنەوە و نەهێڵن زەوی شتەکانیان داگیر بکرێ. ئێمە لە مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیان هەر لەگەڵ بیستنی هەواڵەکە یەکسەر لە ڕێگای بەرپرسی مەکتەب و باقی هەواڵان پەیوەندی کراوە بە جیهاتە پەیوەنددارەکان بۆی کە بە پەلە بکەونە کار و ئەو بابەتە ڕابگرن. بەڵام ئێمە ئەزانین ئەو ڕاگرتنانە بەداخەوە هەمووی بە پاڵپشتی پارێزگاری بەسۆر سەپێنراوی سەر کەرکووکی وەکالەت لە کاتی وادا سوئیسفادە ئەکرێوەهانی ئەرتیشی عێراق درێکە پاڵپشتی عەرەبە هاوردەکان بکەن. بۆیە حەقا بە پێی دەستوری عێراقیش ئەرتەشی عێراق دوور بێت لەو کارە سیاسیانەوە، ئەسڵەن کاری ئەوانیش نییە. برادرانی ئێمە، هەواڵانی ئێمە لە بەغدا لە کاری جددیان بۆی کە هەوڵ بدەین چ لە ڕێگای پەرلەمان چ لە ڕێگای دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەو بابەتەشتانە ڕاگرین. بەڵام لە واقعدا پێویستە ئەو بابەتانە بە شێوەیەکی یەکجارێکی لە مەجلیسی نوابی عێراقی بڕیاری بۆ دەرچێکە و بڕیارانە تایبەت بوون بە هەڵوەشانەوەی بڕیاری مەجلس قیادە سەورەی لە ناوچوو ئەو بڕیارانە بێ هەڵوەشێتەوە بڕیارێکی پەرلەمانی بۆ دەربچێ بۆی کە ئەم گرفتە بێگیاری چارەسەر بکرێ. بەداخەوە ئێمە ئەزانین ئەو شێوازی بیرکردنەوە شۆڤینیەی کە تا ئێستاش لە بەشێک لە مەجلیسی نواب زاڵە ڕێگرە لەوەی کە ئەو بڕیارانەی مەجلس قیادە سەورەی لە ناوچوو هەڵبوەشێتەوە و ناوە بەناوە وەکو ئێوەش باستان کرد لە سەرەتای ئەمساڵەوە تا ئێستا زیاتر لە 10 جارێکە چوونەتە سەر گوندە کوردەکان. ئەم حاڵەتانە دووبارە ئەبێتەوە. بۆیە بەپێی ئەو ئیتفاقیانەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی کراوە بە تایبەتی خاڵی 13 لە کارنامەی حکوومەتی ئیتیحادی و وەکو لە دوانامەی جەنابی سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستانیش لە 6 شوبات هاتووە بۆی ئەبێ باردۆخی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە و ئەم گرفتانە کۆتایی پێبێت کە ئومێدەوارین حکوومەتی ئیتیحادیش لە ئاستی بەرپرسیارەتەکانی خۆی بێ لە بواری زەویزار و ئاساییکردنەوەی ئەو ناوچانە. بەڵام کاک دکتۆر محەممەد، هەتاکو ئەم ڕێکارانە ئەکەونە سەر پێی خۆی و تا پەرلەمانی عێراق بڕیارێک دەدا ئەو کاتە ئەیخۆ کورد تا ئەو کاتە نامێنێەوە هەر ئەم ساڵ 10 جار پەلاماری گوندی پەڵکانیان داوە. ئەیخۆ ئەو کووردە
بێدەرەتانە و بێ پشتیوانە تاکەی دەتوانێت خۆی ڕابگرێت. کارکردن لەسەر ڕاگررتنی ئەو هێرشانە و ئەو شێوازی تعریبکردنە نوێیەی کە بەداخەوە دەرەنجامی خیانەتی 16 ئۆکتۆبرە ڕووی داوەتەوە هەر لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبرەوە کار لەسەر ئەم بابەتە بەردەوامە، بەڵام ئێمە ئەزانین کە بەشێک لەو خیانەتکارانە ئەو بابەتانیان قبول کردووە کە ئەم پارێزگارە سەپێنراوە بە ئازادانە ئەم جۆرە ڕفتارانە بکات. ناشارمەوەمە دەرەنجامی خیانەتی 16 ئۆکتۆبرە کە بەردەوام دووبارە بوونەوەی هەیە. تەمان بە ئاساییکردنەوەی بارودۆخ ئەم بابەتانە ڕائگیرێ، وەکو ئیشارەتیشم پێدا لە کارنامەکە لە ماوەی 6 مانگی بۆ دیاری کراوە کە ئێستا ماوەکەش خەریکە تەواو بێ و پێویستە کاری تری لەسەر بکرێ و هەموو نوێنەرانی کوردیش لە بەغدا ئەبێت جدیتر کار بکەن لەسەر ئەم بابەتە، بە تایبەتی لە دەسەڵاتی تەنفیزی یان لە فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقەوە فەرمانێک دەربچێت کە هێزی چەکداری عێراق بە هەموو باڵەکانیەوە و هەروەها میلیشیاکانی حەشتی شعبی ئیتر کاریان بەسەر ئەم بابەتەوە نەبێ و بابەتێکی سڕفی با بڵێن مڵکداریە و ئەوەی کە هەیە بە پێی ماف بە ماف خوراو بدرێتەوە. باش کاک دکتۆر محەممەد، با بێنە سەر بابەتی داعش. هەموو لایەک زۆر باش دەزانن داعش چاک خۆی ڕێکخستۆتەوە، زۆر چالاک بۆ هێزە عێراقیەکانیش هەم لە سوپا هەم حەشتی شعبی لەبەرەوەی هێزی نامۆن بە ناوچەکە ناتوانن بەرەنگاریان ببنەوە، ڕێگەش بە پێشمەرگە نادرێ بگەڕێتەوە ناوچەکە و بەرەنگاری داعش بێتەوە. دوو لیواکەش هەر دروست نەکراوە تا ئێستا. ئەیکەواتە چار چییە؟ لەو گفتوگویانەی پێشووتریش لەگەڵ بەڕێست و لەگەڵ کەناڵی بەڕێستان ئێمە قسەمان لەسەر ئەم بابەتە کردووە کە پێویستە ئەو هێزە زۆرە چەکدارەی کە ئێستا لە ناو شاری کەرکووکە لە ئەرتش و جێشی عێراقی و پۆلیسی ئیتحادی حەشتی شعبی بخرێتە دەرەوەی شار بۆ ئەو ناوچانەی کە گومان لێکرێ ئێستا پێگەکانی داعش لەوێ هەن لە جاتەوەی خۆیان مژوڵی ناوشار بکەن، مژوڵی ئەو ناوچانەی تر بن کە بەداخەوە نایکەن ئەم بابەتە ناکەن کە ئەوش بەشێکە لە ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک کە پێمان وایە ئەو بابەتە سیاسەتی تری لە پشتە بۆیە ئەو حاڵەتە دێتە پێشەوە. خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە ئەزانین جموجۆڵە تیرۆریستیەکان لە کەرکووک نەک بنبڕ نەکراوە بەڵکو بەردەوامی هەبووە و ئێستا بەردەوامەکەی زیاترە و چالاکیەکانی هێزە تیرۆریستیەکان تەنها لە ناوچەکانی جنوبی کەرکووک نییە بەڵکو ئێستا بۆ ڕۆژاوا و بۆ باکوور و بۆ با بڵێن ڕۆژهەڵاتی کەرکووکیش گوازراوەتەوە. بەڵام ئەوەی جێگەی تێبینی بوو ئەگەر بەڕێست و بینەرانی بەڕێز بە بیریان بێتەوە پێش چەند ڕۆژێک ئەندام پەرلەمانێکی تورکمان قسەیەکی لەسەر پەنجەعەلی کرد، دوایی هێزەکانی پۆلیس ئەو ناوچەیان پشکنی و ئەعلانیان کرد کە هیچ شتێک لە ناوچەی پەنجەعەلی نییە. بەڵام ڕۆژێک دوو ڕۆژ دوای ئەوەی هێزی پۆلیسەمە ئەعلان کرد ئەم چالاکیانە لە گەڕێکی پەنجەعەلی ڕوویدا. بەڕاستیەوە بۆ ئێمە جێگەی گومانە کە پێمان وایە دەرەنجامی ئەو بابەتانەیە کە پێویستە لە ئەمنیەکانی کەرکووک و هێزە سیاسەکانی ژوورتر بە دوای ئەو بانگەشە و ئەو بابەتانەیە بڕۆن. زۆر باشە کاک دکتۆر محەممەد خورشید، هەر بە پێی ڕێکەوتنەکان وا بڕیار بوو پارتی دیموکراتی کوردستانیش بگەڕێتەوە کەرکووک و بارەگاکانتان وەربگرنەوە و ئاڵای کوردستانیش هاوتەری بوو هاوشان لەگەڵ ئاڵای لایەنە شیعەکان و ئاڵای تورکمان هەڵ بکەن. ئەرێ بەڕاست دەگەڕێنەوە ئەگەر وەڵامەکە بە بەڵەیە کەی و چۆن؟ مەسەلەی گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان وەکو بەڕێزانی پێشتریش لە من باسییان کردو پارتی وەکو جەماوەر وەکو کادر و ئەندام لە ناو شارن. مەسلەی بارگاکان ماوە، بەڵام ئەمە پەیوەندی بە مەسلەی ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک هەیە کە لە بیدایەتی جوتم لە خاڵی سیانزەی کارنامەی حکوومەتی ئیتحادی هەیە و لە پێشتری لە حکوومەتەکانی پێش بەڕێز سوودانیش لە حکوومەتی کازمی و لە حکوومەتی عەبدولمەهدیش هەر هەبووە، بەڵام بەداخەوە کاری پێ ناکەن. واتە نیەت هەبش لە حکوومەت لە خوارەوە جێبەجێکردن زۆر لاوازە یا هەر نییە.
مەسلەی گەڕانەوەی بارگەکان پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی ترەوە پەیوەندی بە بارەی دۆخی ئاساییکردنەوەی کەرکووک هەیە پەیوەندی بە ئازادی کاری سیاسی هەیە پەیوەندی دکتۆر محەممەد مەسلەی ڕێگری نەکردن لە ئاڵای کوردستان هەیە و خاڵی کۆتایی مەسلە بارگەکانی پارتی و گەڕانەوەی بارگەکانی پارتیە کە پێویستە ڕەچاوی خاڵەکانی پێشووتری زۆر چاکە کاک دکتۆر کاتم زۆر کەماوە دوا پرسیارە گەر بە کورتیش وەڵام دەیتەوە زۆر سپاست دەکەم وا بڕیارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرێ بەڵام ئەم هەوڵانەی ئێستا بۆ تعریب و دەرپەڕاندنی کورد ئەمە لەلایەکی تریشەوە نامەخوا لە یاخوا بە چاوەوە نەبن لە لایەنە سیاسیەکانی کوردن لە کەرکووک ماشەڵڵا ئەمەنگە ڕێکن پەرتەوازەی وە قەت کورد بەخۆیەوە نەبینیوە کەواتە ئەگەر هەڵبژاردن بکرێ کەرکووک ئەم جارە نەک کورد لە نیوەی زیاتر نابێ بەڵکو دەگەڕێتە لەسەر سابیستیش لەوانەیە بۆچوونی من جیاوازتر بێ جەنابی حاکم لە بۆچوونی ئەو بابەتانی کە باسەکرێ ئێمە لە ساڵی 2014 بە لیستی جیاواز بەشداریمان کردووە و ئەو کاتە کورد توانی لە کۆی 12 کورسی 8 کورسی بەدەست بێنێ هەروەها لە 2021 لە دەیدە کە پارتی دیموکراتی کوردستان بەشدار بوو لیستەکان هەمووی جیاواز بوون پارتی توانی پارسەنگەکە ڕاست بکاتەوە نیوەی کورسیەکان بەر کورد بکەوێ مەسلەی یەکڕێزی عەرەب و تورکمان تا ئێستا تەنها قسەیە وەکو حەزرەتی ئەحمەد موختار بەگی جافیشەڵێ هەر قسەی ڕوتە و قسەش ناچێتە ناو گیرفانەوە تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەرەوە مەسلەی یەکڕێزی پارتە کوردستانیەکان ئێمەش لەگەڵ یەکڕێزین بەڵام خەڵکێکیش نابێت چاوەڕێ بێت کە پارتی دیموکراتی کوردستان دەست بخاتە ناودەستی خیانەتکارانی 16 ئۆکتۆبر و بڵێ کە ئەوەی ئێوە کردوتانە دەستان خۆش بێ و فەرمونوەرن بە لە یەک ڕیزا لە یەک لیستا کۆبینەوە ئەگەر خیانەتکاران بەشدار نەبن لە مەسلەی لیستەکانە ئەو کاتە گفتوگۆی تر هەیە بەڵام کوردیش چەند جارێک سوودی وەرگرتووە کە پارتی لیستی خۆی جیاواز بووە و کورسیشی بەدەستهێناوە ئێمە پێمان وایە ئەم جارش لەگەڵ یەک ڕێزین بەڵام مەسلەی ئەو کەسانەی کە خیانەتیان لەم نیشتیمانە کردووە و لە پشتەوە چەقویان لە پشتی پێشمەرگەدا لە پشتی کوردستاندا بەڕاستی ناکرێ ئێمە وابیر بکەینەوە کە ئەبێ پارتی لەگەڵ ئەو کەسانە دەست بخاتە ناودەسەوە بێن پێیان بڵێن چی بە جەماوەری خۆمان و بە جەماوەری کەرکووک بڵێن چی بڵێن ئەمانە کاری باشیان کردو ئێستا فەرمونوەرن جارێکی تر دەنگیان بدەنێ ئەوەش کارێکی ئاسان نابێ هەموو لایەنەکانیش بە خۆیانە بچنەوە و پارتی دیموکراتی کوردستانیش ئێستا خەریکە ئامادەکاری خۆیەکە بۆ ئینتخاباتی مەجلیسی موحافەزە و پێمان وایە کە کورد ئەم جارێژ ئینشەڵا سەرکەوتووە بێ زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر محەممەد خورشید یاریدەدەری مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان لە بنەسڵاوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە ماندوومان کردن شەوتان باش